تەبیعەتە هەیە بەرازیلیەکڕێ هەیە زیندووەکڕێ تۆ کامیان باشتر زانی؟ هەرچیان باشن بەرە بۆ خاوێنی بڵێ بەرازیلەکە لەوە خاوێنترە بەس ئەمە وەیەتە ڕووتازەی و بەقەوەترە و هێزی باشترە هەموو شتێکی تازە هێزی بەقەوەترە نرخەکەشا باشە؟ لە نرخەکەشە باشە بە نرخی تازەکە گرانترە پاکردنیەوێ و بەڵام مریشکی زیینۆکڕە بۆچی؟ وڵایەتی مناڵەکان هیچ سەربراو ناخۆت زۆر زۆر جیاوازی هەیە مریشکە سەربراوەکە ور دەبێت بەس مریشکەکە کە خۆ سەریە بڕیت زۆر جوان و بەلێزەتەکە خەڵکەوە نامۆیە بە و مریشکە بەستۆی کە بۆ نمونە بەرازیلی و تورکی و ئێرانی و ئەم شتانە دێت ئەمجا خەڵکی ئێمە زیاتر حەزەکە و مریشکە زیینووە لە بەرچاوی خۆی سرە بڕێ و پاگەکرێ و بە شتێکی تازە و پاشی ئەزانێ ئەمە لەلایەک لەلایەکی تر خەڵک فێر نییە بۆی کە ئەو مریشکە بەستۆ بەکاربێنێ لە بگرێت تا لە سا هەشتای خەڵکیش پێی خۆشە مریشکە تازە بێ لە بەر و لە بەرچاوی خۆیەتی و تەنانەت هەتا لەوانێت تۆ خۆش دێکی بیلەوانی کە حەزەکەی ئەو مریشکە تازە بکڕێت وڵای لە ڕووی پاکوتەمیزیەوە ئەو شتانە جارجار گلەی یەکەن و نایکەن و بەزی تر ئێمەش هەوڵین بە پێی مەجای خۆمان بێ مەجای خۆمان هەوڵین بە پاکوتەمیزترین شێوە ئەو ئیشە بکەین و ئاشیکەین چونکە کابرا جاری یەکەم و دووەم و سێم هەردێتەوە ئەڵێ ئەو ڕۆژە مریشکە مردو ئێستا دیسان هاتوومەتەوە ئەگەر شتێکی لەو بابەتە بێ خەڵک بە بێگومان بە بەستۆکە بە باشتری ئەزانێت لە بەستۆکە بە باشتری ئەزانێت ئومەهات چییە؟ مریشکی ناسک چییە؟ کەڵەشێری گەورە چییە؟ ئومەهات مریشکێکە چۆن مانای ئومەهات بەوە دێ یعنی دایک ئەوە ئومەهاتەوەیە ئومەهات یعنی دایک لە شوێنی خۆی کە بەخێوە کرێ هێلکەکەی ئەکرێت یەتە مەخفەزوە بێ بە جوچکێک و ئەنێرێ بۆ داواجنەکان حەقلەکانی خۆمان هێلکەی ئەو مریشکە و مەهاتەیە دەبێت بەو مریشکە ناسکە و ئیتر دوایەوە هەرەوەی بێڵە مریشکی پیر یان مریشکی گەورەتر قەڵەوترێکە ئەوە بێگومان دایکانەیە قەڵەوترە کەڵەشێرەکەی هەر بەم باوکانەیە لەگەڵ مریشکی و مەهات هێلکەی لێ ئەگیرێ بۆ ئەو مریشکە ناسکە هەری مریشکی هەمانە و حەقلانەیە کە ئێمە ئەمە بە زیینوێنین بە زیینوتی ئەنێنەوانی ژێبن لەوێ بە لۆری و بڵێن لە داواجنەکانیەکردن و لێوە پاچەکەنەوە ئەی بەستێکە ئەی بەستێت تۆزە خەڵک لی ساردە خەڵکی ئەمە نامۆیە ینی بەشتی بەست و تۆزەشتر نییە مەسە مریشکانە؟ نەهر هەمان مریشکە بەس ئەو بەستوی ئەو سەرێ بڕێ لە مەزەری ڕانیە بۆ نمونە پیرەمەگرون بەس هەمان مریشکە دابمانێ نەمانەوە زۆر جار ئەو شتەمان باس کردووە خەڵکی کوردستانی ئێمە بەگشتی سلێمانی بە تایبەتی دائیمە حەزی لە شتی تازەیە بە تایبەتی لە خواردەمەنیە ئەویش مریشکی زیینوو یەکێکە لەو شتانەی کە خەڵکی سلێمانی توانم بڵێم زۆرتر لە گۆشتی حیوان زیاتر ئەیخوات و پەریپی ئەیات دایمە حەزی لەو شتانەیە کە تازە سەر ئەبڕێت و بە تازەیش بیخوات کە ئەویش بەڕاستی ئەو مریشکە فرێشەیە کە خۆمان بەکارێنین کاتێکە لە دوای ئەنفرۆزاکە ئەگەر مەسەلەکە نەیان هێش کە نەیان هێژەوە بوو زیاتر ئیتیمامیان پێەیە کە بەڕازیلی و شتی بەستوو بێنن ئەتوانم بڵێم لە سەدانەوەی خەڵک هەروازی لە گۆشت خواردنی هێنا لە مریش خواردنی هێنا وەی ئێمە کاتێک کە سەری ئەبڕین تەمان عادە کە مریش سەر ئەبڕێت گەرمە کە گەرمە ئێمەی خێنە ناو سەوەڵاوە شتێکی سەحیشە و ئێمە زوو لەگە بەیتەریا قسەمان کردووە لە دوای ماوەیەک دەری ئەەکەین جوان وشکی ئەەکەینەوانێ و لە شوێنێکە وەکو بەڕاد جەمیدەکان کە وەکو ئوسلوبی بەڕاد بەکارێنین دەرەجەی نابێ زۆر بیبەسێت ئەیێڵینەوانێ و ئەین بە مەطعەمەکان و ئەین بە مشتەرەکانی خۆن. زیاتر زیینۆکە سەرفە بێ چونکە هەمووی کردوێتەوە بە زیین و دوکانەکان پێشتر بوو بۆ بە فرێشکردومان بە فرێژ ئەمان کردە لایلۆنەوە سەر و قاچەکەیمان تێ کردەوە چولەیمانە بە 4.5 و بە 5 ئێستا ئیلاقیان نەماوە نە بازاڕ هەمووی کردوێتەوە بە زیین و بازێک بەستووە ئەیکەی فرێژ ئاوا دایانین بازێکیش بە زیینوێتی فرۆشین هەمان مریشکیش نییە؟ بە هەر ئەمان بەیانیان سەری برین و سەر و قاچەکەیکەینەوە ناوی مریشکانە لەکوێن؟ قاعەکانی ئێرەوەیە سلێمانی و ئەم دەوروبەری سلێمانی دەربەنی خانە و کەلارە و ئێرانی ژێت ئیرێتیان مریشکانە مەسەن کاوە قەڵە و علەف و پڕۆتین و بازێک ئەچەن ڕۆنی بایعی ئەکەن بەسەر علەفەکە و بە خاکەناتی هینیەکەن تێکەڵاویەکەن خراپ نییە؟ وڵی هەمووی نیوەی چەوری بە لاکنەکەوێت چەوری زۆرە ئەوەیە زیاتر بەس خەڵک ئێستا هەر حەزی نە مریشکە زیینۆکەیە وڵی من
هەش ساڵە نەرزینەوەکە هەرەوە ئافرۆشم هەر مریشکی زین و مافرۆش دوایی پیان لا بردین کردمان بە فرێش فرێشەکەش ئێستا ئیلاقان نەما کردمانەوە بە زین و مریشکی کوردی مریشی بەگوترێ مریشکی گەن بە 15,000 و بە دە و ئاوای فرۆشن مریشی لۆ بنەوە مریشکانە وەڵا کیلۆ 800 گرامە کیلۆ ڕوبعێکی لێتەوە بە پاکراوی مریشکە کیلۆ ڕوبعێکی لێتەوە کیلۆ نیوە بە گەورە بچووکیە بەشی یەک ژەمەکە ئارە وەڵا ژەمەکەش ناکە من وەکو خۆم و کۆمەڵی خەڵکی گودەرەکەش و بازارەکەش ڕقنەیەکی زۆر زۆرم هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەمە 16 ساڵە من لێرام هەتا ئێستا شوێنێک دابین نەکراوە بۆ ئەم مریشکە کە لە ناو خەڵکانە بێ لە ناو ژیانی خەڵکانە بێ یعنی بەڕاستی ئافرەتێک گێ بۆ بازار ناڵەکەی لەگە خۆیان ئەچێتە ئەو گودەرەوە ئەچێتە و قەتەرە شەکلەکەیەتە دەرەوە بۆنیە چێ بەسەرا بۆنەکە ئەیکوژێ بۆ بۆنە ناخۆشە تا بودۆزەکەی ناخۆشە من مریشک فرەکش ئەستان پێیان باش نییە ئەمە لەبەر شتێکی سەحی نییە شتێکی پیس و پۆخەڵە تە بودۆزی هەیە بۆنی هەیە هەموو شتێکی ناخۆشە دوو شتەیە کە بڵێم زیاتر گرنگی خەڵک پێدا بە مریشکی زیندوو ئەوەی یەکەم شێوازی سەربڕینەکە لە بەرچاوی خۆ سەریە بڕن ئەو خوێنە هۆکارێکە بۆ گواستنەوەی نەخۆشی نازانی چۆن سەرە بڕدرێ پێم وا بێوانی کە بڵین ئێستا لە کیسەیان ئەوانە زیاتر پێشتر بڵین کارەبایان لێن ترە کارەبایش لەوانەیە ئەگەری هەیە لە سەدا لە 1000 دانەیەکیان مندار بێتەوە یعنی تۆ نازانی کامیانە بەرکامیانەکەوێ بۆیە تۆ زیاتر فرێشەکە گڕی عنیەوەی کە زیندووە بڵین گۆشتەکەی فرێشترە و خۆشتریشە بڵین حەق یعنی لە ناو بازارە نەبێ شوێنی کتابەتیان بکەنەوە باشترە بەڵام شوێنیشیان بۆ دابینگەن سەحیتر بێ باشتر بێ یعنی سەلاجی ناو بازارەکە خۆیان بێت بەڵێ بەڵام بینایەک بێ تایبەت بێ بەخۆی نەکراوە بێ شوێنی ساردکەرەوە ئەو شتانیان بۆ دابینکەن ینی فەرقیان نییە بەڵام زاری وایە بڵین پیرەکە خۆشترە ینی لە تامە خۆشترە وەک بڵێ مریشکەکە گەروشتەکەش تێفرۆشتن لە ناو کیسێکە داناوە بە بەستووی تۆ بڵێ ڕێنمایی تەندروستی لەگەڵا بێت والله زەحمەت سپاریش بوو بێت دوایەوەژەوێ ئەو بەستووە بێ دەرجەی حرارەتەکەی تحتە سفر زیاد لە ئینی خۆی بێت 5 دەرەجە تحتە سفر خاوە بنەوەم گۆشتە ئینە بەخردا لەبەر ئەوەیە کە خەڵکەکە زۆریە ساغەکە کڕێ وەڵێ بۆی با تووشی مشکل و نەخۆشی نەبووە ئەژنە خۆ سعرەکە ئەم بەرزترەوە گلەوەی کە زینوەکرین بۆچی وڵایتر بە پێی قسەی خەڵکو و هین کاڵە زیینۆکە باشترە وەک لە بەستۆکە ئەمێنێتەوە لە سەلاجەیە ئەوەیە گینا هیچ شتێکتر نییە بە نسبەت مریشکی زیینو و مریشکی زیین و تازەتر و خۆشترە لە مریشکە سەبراوەکەی کە لە دەروی وڵاتێت لەبەر ئەوە خەڵک حەزەکە لەبەر چای خوا سەبرۆ لەبەر چای خوا بە زیینوی ببینێ خۆشترەوە نەک بە مردووی لە وڵاتێکەوە بێت ئێرە بفرۆشێت ساری دە چەنە مریشکان سا ئەمڕۆ سعری مریشک 4.5 بفرێت بەڵێ دابەزیەوە ڕبعێ دابەزیەوە وەکی چیەکە دابەزێت یان بەرزەبێت تر زۆربوونی مریشکێت کە لە دەواجین زۆرە بێت لێرەش دابەزێت کە لە دەواجین کەمە بێ بەرزەبێتەوە قازانسان لە دابەزینەکەیە زیاتیان لە قازانجمان لە دابەزینەکەیە بەڵێ زیاتر هاوڵاتیانەی کردن و زیاتر سەرفیاتیشمانە بێت ئومەهات طبعاً ئومەهات عمری لە ساڵ زیاترە و سووریش لە ساڵ زیاترە بەڵام ئەم ناسکانە تەمەنی لە 6 تا 65 ڕۆژ زیاتر نییە بۆچی مریشکە سوورەکە تامی خۆشتریشە لەبەرەوەی احتیادی بە گەرمێشی احتیادی بەخێوەکرێت نەک بە پرۆتینات و شتی تر مریشکانە هەمووی بە پرۆتینات و دین بەخێوەکرێت پرۆتینە ئیرێتە زوو گەورە بێت و زوو فرێش بکوێتە بازار ئەم مریشکە بڵین عمری چەندێکە بێ وا بە زووی گەورە ئەم مریشکە عمری 55 ڕۆژ بۆ 50 ڕۆژە